سڵاو باوکەیان، وەکو هەر مناڵێکی تر پێویستم پێتە، تکایە هەوڵی زۆر بدە بۆ ئەوەی جێمان نەهێڵیت. ئێمە هەمیشە دڵمان لاتەوە چرکەیەکی شتیاتمان نەکردویت. هەست بە ئازارەکانت ئەکەین باوەیان. ئازاری دووری ئێمە و ئازاری ئەو ژەهرە نەگریستەی 30 ساڵ زیاترە سیەکانی گرتوویت و ناهێڵێت هەناسە بدەیت. باوەیان، نەکەی هەرگیز لە جێهێشتنمان بکەیتەوە. بیر لە جێهێشتنمان بکەیتەوە. بەڕووی مرگ و ئەو ژەهرە کوشندەیە هەڵشاخەی بۆ ئەوەی زیندوو بیت و بە چاوی خۆت خەونەکانی ئێمە ببینیت. ئاخر ئێمە هیچ کات وەک مناڵێکی یاسایی تاسەمان لێت نەشکا. ئەوەندەی لەسەر چرپا و لە نەخۆشخانە بوویت، قەت هێندە لای ئێمە نەبوویت. باوکی بریندارم، دەزانم برینەکەت زۆر قورسە. تۆ کە هەستی باوکایەتیت هەیە، کەواتە دوو جار برینداریت. بەڵام ئێمە هەرگیز ئومێدمانە دەست نادەین. بەردەوام نزات بۆ دەکەین و فرمێسکی غەریبیت بۆ دەڕێژین. باوکی شیرینم، سنوورەکان ناهێڵن ئێمە ئێستای لای تۆ بین، لە نزیکتەوە ببینین. سوێند بەخوا دڵمان خەریکە دەربێت تۆ لە غەریبی و تەنیا بازارەکان تەنووسیتەوە. دڵمان خەریکە دەربێت کە پۆستێک ئەکەیت و بۆنی ناومێدی لێ دێت. ئێمە شوەک تۆ بریندارین، برینداری بێنازی باوکێک کە 30 ساڵ زیاتر لە فەرامۆشیە ئەژیت. باوکێک کە خەریکە هەناسە گەرمەکانی ماڵاویمان لێ ئەکات. باوکی شیرینم، باوکە گیان، بیر دەکەم هەمومان بیر دەکەین. دوای ئەوەی نامەی کۆتاییت بە دەست و پەنجە لاوازەکانت نووسی و خستە بەردەم وجدانی مرۆڤایەتی و دەسەڵاتدارانی هەرێم و عێراق. ئێمە هیوابڕاو نین کە ئاسۆیەکی گەشت بەڕووتا بکرێتەوە و باڵی سیمرخیشدا بێت بگەینە لایت. ئێمە پێویستە بینە لات و خەمەکانت هەڵگرین، ئازارەکانت سوود بکەین. بەخوا باوە گیان پێم بکریە ناسەکانی خۆمت ئەدێمێ بەس بۆ ئەوەی تۆ بژیت. تۆ دەبێ وەکو سیمبولێکی ستەم و تاوان دژی مرۆڤایەتی مێنیتەوە بۆ ئەوەی ستەمکاران شەرمەزار بکەیت. باوکی عەزیزم، نامەکەی تۆ لێرەوە دەدەم بە گوێی هەموو مرۆڤێکی بە ویژداندا. لێرەوە پڕ بە گەروم هاوارەکەم خۆشم ئەوەی تکایە جێمان مەهێڵە، تکایە کار بە دەستانی وڵات. ئێمە بەرنە لای باوکمان پێویستی بە ئێمەیە. ئێمە جیا لە گەشت و سفرە و گەڕان دەمانەوێت بڕێن بۆ ئەوەی هەناسە سوتاوەکانی باوکمان و برینە قۆڵەکانی ساڕێش بکەین. تکایە هەرچی زووترە ئێمەش بەرم بۆ لای ئەو بە دیار کۆتا هەناسەکانی غەریبی باوکمانەوە دیق نەکەین.